قەزای فریمان کرد بۆی لە نزیکەوە ئاگامان لەو کەم و کورتی و معناتانە بێت کە لە دام و دەستگاکانی حکوومەت هەیە لە نزیکەوە گوێبیستی کۆی گشتی داواکاریەکانیان بووین بۆی بەزووی بتوانین کاری لەسەر بکەین بیگەین لە حکوومەت لە ڕێگای تیمی ئێمەوە لە پەرلەمانی کوردستان. ڕاستیەکەی هەندێک گرفت هەیە بە حکومەوەی لەم ماوەیە زۆربەی قەزا و ناحەکانمان بڵێ سەردانمان کردووە. هەندێک گرفت هەیە زۆر لە یەکەچن لە کۆی گشتی قەزاکان کە گەڕن بە تایبەت گرفتی تەندروستیێکێکە لە گرفتە سەرەکیەکان. دواتر بۆ کێشانی کە تۆ باسیەکەی ئەوە تایبەتمەندیە بە حکوومەتەوە بەڵام ئەوەی کە ئەوان پێشنیاریان کردو و داواکاری بۆ فراکسیۆنەکەمە بە دڵنیایی بە دوواداچنی بۆکەین. بەڵێ بە دڵنیایی ئەمە پێشتریش ئاگاداری ئەو مۆزوع بووین کە ئیدارەی سلێمانی بڵین یان پارێزگای سلێمانی کە هەندێک پژیۆ خراوە لە ڕووی داراییەوە کە بۆ ئەو بودجەی کە بۆ پارێزگاکانی تر سرف کراوە بۆ پارێزگای سلێمانی سرف نەکراوە بە دڵنیایی بە دوواداچن بۆ مۆزوع ئەژەکەین و لە ماوەکانی پێشوو شەر بە دوواداچن ماوەی کردبوو.